بابەتە چی؟ سڵاو لە هەموولاک لە ڕاستیە پێشەوە لەسەر ڕۆڵی دەستگا ئەمنیەکان قسە بکەین بەبەستمە یەک تێبینێک بدەم لەسەرەوەی کە ئەوەی ڕووداوە یانی دوا ڕووداو بە تێگەیشتنی من یعنی ئەوەی کە ئێستا ڕوودەدا و ئێمە تەنیا لەسەر ئەم ڕووداوە تەقیمی دەسەڵاتداری لە هەرێمی کوردستانە ناکەین و خۆزگە ئەمە یەکەم ڕووداو بە ئێمە ئەمڕۆ تەقیمی دەسەڵاتمان بکرد بایە پێم وایە ئەم ڕووداوە لە کۆی ئەو پاکێجەوەیە کە پەیوەندی بە مۆدێلێک لە حکومڕانی وەیە لە ڕاستیە ئەم مۆدێلە نەتوانای ئەوەی مافە ئابووری و کۆمەڵایەتیەکان دابین بکە و نەتوانای ئەوەیە مافە سیاسی و مەدەنیەکانی لە ڕاستیە بپارێزێ و درێژکراوەی ئەم ڕووداوە لە ڕاستیە درێژکراوەی ڕووداوەکانی ترە کە ئێمە ڕۆژانە خەریکی ڕیپۆرتکردن و بەدواداچوون و چالاکی جۆراوجۆرین و خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی بۆ پاراستنی ماف و ئازادیەکانی لە بەردەم ئەو هەڕەشانەی کە دەکرێتە سەری بۆیە لەم ڕووداوە بە تێگەیشتنی ئێمە ناکرێت تەنیا لەم ڕووداوەت تەقیمی 27 ساڵی دەسەڵاتداریتی بکەین. خاڵی دۆم لە ڕووداوە پێمان دەڵێت لە کوردستانە لە ڕاستیە ئێمە ئێستا هەموو مؤەشرەکان و کەڵەکەبوونی هەموو ئەو هەڵانە پێمان دەڵێ ئێمە لە هەرێمی کوردستانە ڕوبەڕووی ئیشکالەتی بەڕێوەبردن دەبینەوە ئیشکالەتی دەسەڵاتداری و ئەم ئیشکالەتە لە ڕاستیە لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن هێز هەیە هێز جیاوازە لە ڕاستی لەگەڵ حکومڕانی لەگەڵ دەوڵەتداری لەگەڵ بوونی ژیانی موسەساتی لە کوردستان هێز هەیە بەڵام لە ڕاستی شتێک نییە ناوی موسەساتی بێ بۆیە لە حاڵەتی باڵادەستبوونی هێز ئەم ڕووداوانە دووبارە و من پێم وایە چەند بارش دەبێنەوە و هەر کەسێکی ئەگەر خۆشبەختانە پێشتر تەسەوڕێکی خەیاڵێکی تری بۆ ئەم دەسەڵاتە کرد بێ ئێستا بەم ڕووداوە تووشی شۆک بێ من پێم وایە هەڵەکە پەیوەندی بەخۆیەتی ڕۆڵی دەستگا ئەمنیەکان بەداخەوە من چەند شوێن یعنی ئەم قسەیەم بە دەستگا ئەمنیەکان وتووە لە کوردستان دەستگا ئەمنیەکان قوربانی یەکەمی ئەم بارودۆخەن دەستگا ئەمنیەکان لە ڕاستیە لە هەرێمی کوردستان لەلایەن دوو حزبەوە احتیکار کراون دەستگا ئەمنیەکان دەستگای ئەمنی دەبێت ڕۆڵی بێلایەن ببینێ دەستگایەک بێ لە ڕاستیە بتوانێت داکۆچی ینی ئەمنیەتی هەموو خەڵک پارێزرابێ من دڵنیام بەشێک لە خەڵک ناو دەستگا ئەمنیەکان خەڵکی ڕەشوڕوتن ئەم بیرکردنەوەیان هەیە بەڵام لەلایەن دوو هێزەوە کاتێ بەکاردێنرێن و احتیکار دەکرێن ئەمە نەتیجەکەیەتی دەستگا ئەمنیەکان بەداخەوە پێمان دەڵێن کە کتابە ئێستا لە کوردستان دەستگا ئەمنیەکان لەلایەن دوو حزبی دەسەڵاتدارەوە هەر کاتێک بیانویست بایە و لە ڕابردووەکو ئێستا بەرامبەر یەکتر بەکاری دێنن بۆ ڕوبەڕووبوونەوەی یەکتر بۆ فەڕستکردنی ئیرادەی یەکتر بەسەر خۆیان وەکەوەی پێشتری لە ساڵی ڕابردوو بەرامبەر خەڵکی کوردستان بەرامبەر چالاکوانان بەرامبەر هەموو ئەو کەسانە بەکاران هێناوەکە نەچونەتە ژێر ڕەچەتەی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بە تێگەیشتنی من ئەمە یعنی بەم عەقڵیەتە و ئێمە ئەزموونی تری وڵاتانمان هەیە لە احتیکارکردنی دەستگا ئەمنیەکان لەلایەن حزبی دەسەڵاتدارەوە ئەمە لە ڕاستی بەردەوام نابێ و ئێستا دەبی ئەندامانی پارتویەتی خۆشیان ئەوە تێبگەن ئێمە دەمێکە کە باسی ئەوە دەکەین دەبێ لە کوردستانە ئەم مۆدێلە گۆڕانکاری تێدا بکرێ کوردستانیی باشتر لە توانادا هەیە هەندێک جار ئەم خەڵکان خۆیان دژی ئێمە دەوەستانەوە ئێستا خەڵکی پارتویەتی خۆشیان دەبنە قوربانی ئەم عەقڵیەتە لە ڕاستیە چونکە ئێمە دەزانین ئێستا لەنا ئەم دوو حزبەش چی دروست بووە لەنام حزبە تەناقوز و ناکۆچیانەیە چی دروست کردووە بۆیە ڕۆڵی دەستگا ئەمنیەکان بەداخۆیە ئەوەیە کە دەبینین دەستگا ئەمنیەکان بەکاردێنرێن.